یەکێتی ئەوروپا و کۆمکاری عەرەبی چیان لە ئێران دەوێت؟ ئایا شادەمارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێن ئامانج؟ لە چەند ڕۆژی ڕابردوودا هەواڵی ئەوە بڵاوکرایەوە کە یەکێتی ئەوروپا و کۆمکاری عەرەبی پێکەوە داوایان لە ئێران کردووە کە دەستبەرداری داگیرکاری سێ دوورگەی ئەبوو موسا تونبی گەورە و تونبی بچووک بێت. لە بەیاننامەیە وڵاتانەدا هاتووە کە ئەو سێ دوورگەیە خاکی ئیماراتە و دەبێت سەروەری ئیمارات بگەڕێتەوە بۆ ئەو سێ دوورگەیە. ئەمە باسێکی نوێنیە و لە مێژە ئیماراتە و داواکاریەی هەیە. لەم ئاراستەیەشدا زۆر وڵات پشتگیری ئیمارات دەکەن، لەوانەش ئەمریکا، چین، رووسیا، تورکیا و وڵاتانی عەرەبی و یەکێتی ئەوروپا هەمویان پێکەوە هاوڕان کە دەبێت ئەو سێ دوورگەیە لە ژێر دەسەڵاتی ئێران بێنەتەر، بەڵام باسەکە تەنیا پەیوەندی بەو سێ دوورگەیەوە نییە و بەوەش کۆتایی نایەت. ئەوەی کە ڕوودەدات لە ناوچەکە بڕینی دەست و پەیوەندیەکانی ئێرانە لە جەرەوە و لێدانە لە شادەمارەکانی، واتە کردنە ئامانجی قوڵایی استراتیژی ئێرانە. لەم راپۆرتەدا سێ ناوچەی استراتیژی جیهان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەخینە ڕوو کە ئێران ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەتوانێت کۆنتترۆلیان بکات، یان ئەگەر کۆنتترۆلیشیان نەکات ئاساییشیان تێک بدات. ئامانج لەم راپۆرتە ناساندنی و سێ ناوچە گرنگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئێران هەوڵی پاراستنی دەدات، بەڵام لە بەرامبەردا هێزێکی گەورە دەیەوێت ئەو ناوچانە لە ژێر دەسەڵاتی ئێران بێنێتە جەرەوە. لێرەوە بە زمانێکی سادا ڕوونی دەکەینەوە کە قوڵایی استراتیژی چییە و بۆچی گرنگە. لەبەرەوەی ڕاستەکە کورد ئەکتەری نادەوڵەتیە، بەڵام دۆخەکە لە ئێستادا زۆر جیاوازە و ئەگەر نەچێتە ناو یاری سیستەمی نێودەوڵەتیەوە ناتوانێت دەستکەوتی هەبێت. یەکەم، گەروی هۆرمز. یەکێک لە ناوچە گرنگ و استراتیژیەکانی ئێران گەروی هۆرمزە. لەم ناوچەیە زیاتر لە 120 بازرگانی وزەی جیهان تێدەپەڕێت. ئێران لە ڕێگای سێ دوورگەی ئەبوو موسا، تونبی بچووک و تونبی گەورە و بە تایبەت ئەبوو موسا دەتوانێت کۆنتترۆلی ئەو گەرویە بکات. گرنگی ئەم سێ دوورگەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئاستی قوڵبوونی ئاوی دەریا لەو سێ دوورگەیە گونجاوە بۆ ئەوەی کەشتیەکان لە نێوان ئەو دوورگانە تێپەڕن. هاوکات لەبەرەوەی کە دوورگەیە بوو موسا نزیکترین شوێنە لە گەروی هۆرمزەوە، ئێران دەتوانێت کەڵکی لێوەرگرێت بۆ داخستنی گەروی هۆرمز، کەواتە ئێران بە سوود وەرگرتن لەو سێ دوورگەیە دەتوانێت کۆنتترۆلی گەروی هۆرمز بکات و هەر کات بیەوێت و هەست بە مەترسی گەورە بکات گەروەکە دابخات و زیانێکی زۆر بە ئابووری و بازاڕەکانی جیهان بگەێنێت. دوای پاڵپشتی حوسیەکانی یەمەن لەلایەن ڕژێمی ئێرانەوە، ئەم گروپە توانیان بەشێکی زۆری خاکی یەمەن بگرنە دەست و بتوانن کۆنتترۆلی چەند ناوچەیەکی گرنگی یەمەن بکەن. یەکێک لەو ناوچانەی کە حوسیەکان توانیان کۆنتترۆلی بکەن گەروی بابولمەندەب بوو. ئەو شوێنە گەروی ئاوی نێوان یەمەن و جیبوتی لە بەشی باشووری دەریای سوور بە کەنداوی عەدەن و پاشان بە دەریای عەرەبی و زەریای هیند دەبەستێتەوە. ئەو کەشتیانەی لە لای زەریای هیندیەوە دێن دوای تێپەڕین بە بابولمەندەب و دەریای سوور دەتوانن لە ڕێگای کەناڵی سویسراوە بۆ دەریای ناوەڕاست بەردەوام بن. ناوەندی لێکۆڵینەوەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی ئێران لەسەر گرنگی گەروی بابولمەندەب دەڵێت ئەم گەروە وای کردووە پەیوەندی خێرا و کەم تێچووی نێوان ئاسیا و ئەوروپا و لە ئەوروپاوە بۆ ئەمریکا دروست بێت. نزیکەی 112 قەبارەی بازرگانی جیهانی و 130 هاتوچۆی کەشتیە کۆنتێنەرەکانی جیهان لە ڕێگەی ئەم گەروەوە ڕوودەدات. نزیکەی 4 ملیۆن بەرمیل نەوت لە بابولمەندەبەوە بەرەو ئەوروپا دەگوازرێتەوە. نزیکەی 25,000 کەشتی بەم ناوچەیەدا تێدەپەڕن. بەشێکی زۆری سەرچاوەکانی وزەی ئەوروپا وەک نەوت و سوتەمەنی گازوایل لە ڕێگەی ئەم ڕێڕەوی ئاویەوە هاوردە دەکرێن. هەروەها بەرهەمە خۆراکیەکانی وەک ڕۆن و دانەوێڵە و چەندین بەرهەمی بازرگانی تریش لە ڕێگەی ئەم کەناڵەوە دەچنە ئەوروپا. لە ئێستادا ئاسایش ئەم گەرویە لەلایەن حوسیەکانی یەمەنەوە بە ئاسانی دەکەوێتە ژێر مەترسیەوە. دوای هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل و قوڵتر بوونەوەی بەریەککەوتنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، حوسیەکانی یەمەن توانیان زۆر جار مەترسی بۆ کەشتیەکان لە گەروی بابولمەندەب دروست بکەن. لە 20 دیسەمبری 2023دا ئەمریکا هاوپەیمانیەکی نێودەوڵەتی دەریایی دژی حوسیەکان پێکهێنا.
ئامانجی ئەو هاوپەیمانیەتیە لێدزان و پاشەکشە پێکردنی حوسیەکان بوو کە مەترسیان بۆ ئەم ڕێڕەوە دەریاییە دروست دەکرد. لەو کاتەوە ئەمریکا و زۆر وڵاتی دیکە لە چوارچێوەی ئەو هاوپەیمانیەتیەدا پێگەی حوسیەکانیان کردوتە ئامانج، بەڵام هێشتا پاشەکشەی گشتی بە حوسیەکان نەکراوە. ئێران توانیویەتی لە ڕێگەی حوسیەکانەوە بەردەوام ئەو ڕێڕەوە دەریاییە تووشی کێشە بکات، واتە هەر کات ئێران کەوتبێتە ژێرفشارەوە پرۆکسیەکانی خۆی لەوانە حوسیەکانی یەمەن کارا دەبن و لە بابولمەندب کێشەیەکی گەورە دروست دەکەن، واتە حوسیەکانی یەمەن دەوری هێزی گوشار دەبینن بۆ سەر نەیارانی ئێران، بەڵام بە شێوەی ناڕاستەوخۆ لەلایەن ئێرانەوە ئەو هێزە بەکاردێت. سێیەم، ڕێڕەوی ئێران، عێراق، سووریا و بەندەری لازقیە لە دەریای ناوەڕاست. یەکێک لە شادەمارە گرنگەکانی ئێران لە ناوچەکە ڕێڕەوێکە کە لە شاری ئابادانەوە دەست پێ دەکات و بە تێپەڕین بە ناو عێراقدا دەچێتە پارێزگای قایم و لەوێوە دەچێتە ناوچەی بووکەمالی سووریا و بە تێپەڕین لە پارێزگای دێرەزوورەوە دەچێتە حەلەب و لەوێشەوە دەچێتە بەندەری لازقیە، واتە دەریای ناوەڕاست. ئەم ڕێڕەوە شادەمارێکی گرنگی ئێرانە کە لەو ڕێگایەوە هەموو یارمەتی و چەکوچۆڵێک دەگەیەنێتە پرۆکسیەکانی خۆی لە ناوچەکە و بە تایبەت بە حیزبوڵڵای لوبنان. مانگی دووی ئەم ساڵ ئەمریکا هێرشێکی بەرفراوانی کردە سەر ناوچەی قایم، بووکەمال، مەیادین و دێرەزوور. لەو هێرشەدا ژێرخانە گرنگەکانی میلیشیەکانی ئێران خاپوور بوو، بەڵام هێشتا لەناو نەچوون. ئەمریکا و ئیسرائیل بۆ ئەوەی بتوانن بۆشایی زەمینی بخەنە نێوان حیزبوڵڵا و ئێرانەوە ناچارن ئەم ڕێڕەوە لەناو ببن. ڕێگەی لەناوبردننی ئەم ڕێڕەوەش لێدان و هێرشی چڕی ئاسمانیە بۆ سەر ئەو گروپانە و دوجار جوڵە پێکردنی کووردە لە ڕۆژاوای کوردستان، بۆ ئەوەی جوگرافیای ژێردەسەڵاتی خۆیان لە ناوچەی دێرەزوور زیاتر بکەن. مانگی دووی ئەم ساڵ کە ئەمریکا هێرشەکەی کرد، هێزەکانی ڕۆژاوا لە دێرەزوور جوڵەیان کرد و نزیک بوونەوە لە ڕووباری ناوچەکە، بەڵام بۆ ئەوەی ئەو بۆشاییە دروست بێت و دەستی ئێران لە دەریای ناوەڕاست کوور بکرێتەوە دەبێت لێدانەکان زیاتر بێت و جوڵەی هێزەکانی ڕۆژاوای کوردستان زۆرتر بێت. بوونی بۆشایی لە نێوانە و ناوچانە خستنی حیزبوڵڵای خێراتر دەکات، بەندەری لازقیە و ئامانجی دەریای ناوەڕاست لەناو دەبات و دوجار خەونی ئاسایشی جێگیری ئێران تووشی چاڵەمە دەبێت. ئەوەی گرنگە ئەوەیە کە دەبێت دەستەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورت بکرێنەوە. ئێران ساڵانێکی زۆرە هەوڵی داوە لە ڕێگای میلیشیەکانی خۆیەوە ئاسایش بۆ ئێران بکڕێت. قاسم سولەیمانی ساڵی 2014 بە ئەحمەد چەلەبی گوتبوو ئەگەر سووریامان لەدەست بچێت ئێرانمان لەدەست دەچێت. هەموو پەلەقاژە ئێرانیەکان بۆ پاراستنی بەشار ئەسەد و میلیشیەکانیان بە مەبەستی ئەوە بووە کە دەوڵەتی ئێران بپارێزن و دوجار ڕێگانەدەن جوگرافیای ئێرانی ئێستا دەستکاری بکرێت. بەڵام نزیکەی یەک ساڵ دەبێت ڕەوتی ڕووداوەکان بەرەو ئەو ئاراستەیە دەڕوات کە دەست و پەیوەندیەکانی ئێران لە ناوچەکە کورت دەکرێتەوە. خێرایی ڕووداوەکان لە دوای 7 ئۆکتۆبەری 2023 زۆرتر بووە و زۆر بابەت هاتۆتە پێشەوە کە بۆ ئێرانیەکان زەحمەتە کۆ بکرێتەوە. ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان وەک بەیاننامەی یەکێتی ئەوروپا و کۆمکاری عەرەبی سەبارەت بە سێدورگەی ئێران بەشێکە لەو پلانە گەورەیە بۆ لێدان لە یەکێک لە شادەمارەکانی ئێران.